ئەستەمبول و ئەنتالیا چیتر جمەیان نایەت لە گەشتیار. کەرتی گەشتیاری تورکیا لە قەیرانێکی گەورەدایە. ئەمە دۆخی ریستۆرانتێکە لە ئەستەمبول، چۆڵ و هۆڵ. ئەم وێنەیە بەڕوونی کاریگەری تەقینەوەکان لەسەر کەرتی گەشتیاری تورکیا ئاشکرا دەکات. هۆشداریەکەی ڕۆژی شەممەی باڵیۆزخانەی ئەمریکا لە تورکیا ئەوەندەی دیکە کەرتی گەشتیاری تورکیای بێهیوا کرد لەوەی بەم زوانە بوژانەوە بەخۆیەوە ببینێت. باڵیۆزخانەی ئەمریکا لە تورکیا لە ڕاگەیاندراوێکدا هۆشداری بەو هاوڵاتیانەی وڵاتەکەیدا کە بەنیازن سەردانی تورکیا بکەن کە شارەکانی ئەستەمبول و ئەنتالیا لە بەردەم هەڕەشەی جددیدان. ئەم هۆشداریەی ئەمریکا تەنها ڕۆژێک دوای ئەوە دێت کە ئیسرائیلیش هۆشداریەکی هاوشێوەیدا بە هاوڵاتیانی وڵاتەکەی سەردانی تورکیانەکەن. هەندێک لە چاودێران پێیان وایە هۆشداریدانەکەی ئەمریکا زۆر لە تەقینەوەکان زیانبارترە بۆ سەر کەرتی گەشتیاری تورکیا و ڕاستە و خۆ ئەو 36 ملیۆن گەشتیارەی کردوتە ئامانج کە ساڵانە سەردانی تورکیا دەکەن و پێیان دەڵێت چیتر سەردانی ئەو وڵاتە مەکەن. لە سەدا 11 ئابووری تورکیا پشتی بە کەرتی گەشتیاری بەستووە. لە چەند ساڵی ڕابردووشدا تورکیا ساڵانە لە نێوان 32 بۆ 36 ملیارد دۆلار داهاتی لە کەرتی گەشتیاری دەستکەوتووە. بەڵام لە چەند مانگی ڕابردوودا بەهۆی تێکچوونی دۆخی ئەمنی تورکیا لەلایەک و تێکچوونی پەیوەندیەکانی تورکیا و رووسیا لەلایەکی ترەوە بە شێوەیەکی بەرچاو لە پاشەکشەدایە. بە وتەی وەزارەتی گەشت و گوزاری تورکیا لە مانگی شوباڵی 2016دا کەرتی گەشتیاری بە ڕێژەی لە سەدا 10.32 پاشەکشەی کردووە بە شێوەیەک کە لە ساڵی 2006ەوە تورکیا ئەو ڕێژەکەمە گەشتیاریەی بەخۆیەوە نەبینیوە. تورکیا لە ڕووی گەشتیاریەوە لەسەر ئاستی جیهاندا پلەی شەشەمی هەیە و ئەستەمبوڵیش شەشەمین شاری گەشتیاری جیهانە. بەڵام ئابووریناسانی تورکیا پێشبینی ئەوەیان کردووە لەم ساڵدا کەرتی گەشتیاری وڵاتەکەیان 8 ملیارد دۆلار زیانی بەربکەوێت. چاودێران پێیان وایە سێ هۆکاری سەرەکی لە پشت پاشەکشەی کەرتی گەشتیاری تورکیاون. یەکەم تێکچوونی پرۆسەی ئاشتی تورکیا لەگەڵ کورد و دەستپێکردنەوەی شەڕی نێوان سوپا و پەکەکە و هێرشەکانی ڕێکخراوی هەڵۆکانی ئازادی کوردستان بۆ سەر ئەستەمبول و ئەنکەرە. دووەم سیاسەتی هەڵەی تورکیا بەرامبەر بە سووریا بە جۆرێک کە لەم دوایانەدا نائارامیەکانی سووریا بەرۆکی تورکیاشی گرت و ڕێکخراوی داعش چەند تەقینەوەیەکی لە تورکیادا ئەنجامدا. سێم تێکچوونی پەیوەندیەکانی رووسیا و تورکیا بە جۆرێک کە لە چەند ساڵی ڕابردوودا ساڵانە زیاتر لە 3 ملیۆن گەشتیاری رووسی سەردانی تورکیایان دەکرد. بەڵام لە 3 مانگی یەکەمی ئەم ساڵدا ئەم ڕێژەیە بۆ کەمتر لە 200,000 کەس دابەزیوە. بەپێی راپۆرتێکی ڕۆژنامەی جمهوریەتی تورکیا لە دوای تێکچوونی دۆخی ئەمنی ئەو وڵاتەوە سەرباری داشکاندنی نرخەکان ژمارەی سەردانیکەرانی هۆتێلەکان بۆ لە سەدا 48 دابەزیوە و ئەمە ژوای کردووە زیاتر لە 2000 هۆتێل لەلایەن خاوەنەکانیانەوە دابنرێن بۆ فرۆشتن. بەپێی ئامارەکانی تورکیا زیاتر لە 1 ملیۆن هاوڵاتی ئەو وڵاتە لە کەرتی گەشتیاریدا کار دەکەن و لە ئێستاشدا بەشێکیان مەترسی ئەوەیان هەیە کارەکانیان لەدەست بدەن. هێزەکانی ئۆپۆزیسیۆنی تورکیاش دەڵێن کەرتی گەشتیاری و هەموو وڵاتانی تورکیا لە ئێستادا خەریکە باجی ئەو سیاسەتە هەڵانەی حکوومەت دەدەن کە چەندین ساڵە ئەوان هۆشداری لەبارەوە دەدەن.